لە تاکە کەناڵی ئەهلی بێلایەنەوە NRT سڵاوی مەحەمەدنووریتان لێبێ. ئەمڕۆ وەفدی پەرلەمانی کوردستان لە کۆبانی گەڕانەوە. ئەم شاندە ئامانجی چی بوو؟ بۆچی چوونە کۆبانی؟ ئایا تەنها بۆ دەرکردنی بەیاننامەیەک یان وەکو بەشێک لە خەڵک نووسوێتی تەنها بۆ ڕەسمگرتن و خۆنواندنی یاخود عەرزێکی خۆیان بوو؟ ئامانجی ئەم وەفدە بۆ کۆبانی تەنها لەوا خۆی دەبینێتەوە کە بەیاننامەیەک دەربکەن یاخود دەتوانن لێرەوە بێنەوە فشار بخەنە سەر حکومەتی هەرێم بۆ ئەوەی بە پەیوەندی سیاسیەکانی و پەیوەندی استراتیژیەکانی و پەیوەندی بازرگانیەکانی دابچێتەوە. لە پاڵەمانەشدا خەریکە مەسەلەی کۆبانی و مەسەلەی باکوور لە نێوان لایەنە سیاسیەکانە دەبێتە موزایەدەی سیاسی. ئەندام پەرلەمانێکی سەر بە فراکسیۆنی سەوڵ یەکێتی نیشتمانی کوردستان ڕایگەیاند بوو کە سەرۆکاتی پەرلەمان ڕێگرە لەوەی کە قسە لەبارەی کۆبانیەوە بکرێ و هەروەها پێشووتریش ڕێگر بووە لەوەی کەدان بە کانتۆنەکانی ڕۆژاوای کوردستانە بنرێ. لە بەرامبەردا ئەندام پەرلەمانێکی گۆڕان بەم دەقە جواب دەیاتەوە، دەڵێ هەندێک پەرلەمانتاری قورمیشکراو دەیانەوێ ئەم دۆخە بەرەو موزایەدەی سیاسی بەرن بۆ قسەکردن لەبارەی ئایا هەڵەگرێ لە ئێستادا موزایەدەی سیاسی بەسەر یەکترا بکەین؟ ئایا بۆچی لە گرژی و ناکۆچی و بەرکەوتن و ململانەکاندا هەمیشە هێزە سیاسی کوردەکان بیری ناکۆچی و خلافات و کێشەکانیان دەکەوێتەوە؟ ئەو وەفدەی کە چوونە کۆبانی چیان بینی؟ ئایا چوونە ناوخاکی کۆبانیەوە یاخوو بە دووربین سەیری کۆبانیان کرد؟ بۆ قسەکردن لەسەر ئەم مەسەلەیە لە سلێمانیەوە میوانداری بەڕێز ئەبوبەکر هەڵەدنی سەرۆکی شاندی پەرلەمانی کوردستان بۆ کۆبانی و هەروەها لە هەولێرەوە سەعید مەسیفی ئەندامی شاندەکە لەسەر فراکسیۆنی سەوز سوپاسانەکەی. سپاس بێوەش. سەرەتا کاک ئەبوبەکر، ئێوە چوونە ناوخاکی کۆبانیەوە؟ بەڵێ. چەند کیلۆمەتر؟ ئێمە چوینە بە ناوی خوای گەورە میهرەبان. ئێمە چوینە سنووری کۆبانی، یعنی ئەوەی کە پێوترێ خاچی کۆبانی. دوا وێزگەی سەردانەکەی ئێمە بوو کە لەوێدا دوا مۆڵگای جەیشی تورکی لێبوو و ئەوەی کە ئێمە بە چاوی خۆمان بینیمان دوو جۆر شەڕ هەبوو بۆمبارانی فڕۆکەکانی هاوپەیمانان و ئەمریکا هەم لە ڕۆژهەڵات هەم لە ڕۆژ ئاوای کۆبانیەوانێ و شەڕی ماڵ بە ماڵ و کۆڵان بە کۆڵانی شەڕڤانانی یەپەگە بوو لەگەڵ گروپی تیرۆریستی داعش. ئیتر لەو کاتەدا ئێمە ینی پەڕینەوە بۆ بڵێ ئەم وەفدە کۆڵان بە کۆڵانی کۆبانی گەڕاوە، ماڵ بە ماڵی کۆبانی گەڕاوە، لە ناو کۆبانە دیداری ئەنجام داوە. نەخێر، ئەمان ئێمە بۆ ڕێزگرتن لە کاتی ئەوان کە سەرقاڵی بەرگرین ئێمە ناکرێت لەو کاتەدا، بەڵام ئەوەی کە مەبەستی سەردانەکەی ئێمە بوو لە زانیاری دەستمان کەوت. بۆ چوون؟ چوونەکەمان ئەشی پەرلەمانی کوردستان چوونی بۆ کۆبانی چی بوو؟ یعنی بۆ چوون؟ ئەم شاندە بڕیارێکی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی جێبەجێ کردووە کە ئێمە ڕاستپاردۆ بچین. ئامانجی سەردانەکەمان گەیاندنی پشتیوانی باشووری کوردستانە بەگەل و پەرلەمانەوە بۆ خۆر ئاوای کوردستان، وەکو بەڕێز سەلماخان هاوسەرۆکی پێدەوتی هەر ئەم هاتنەی ئێوە کە وتارەکەشی تۆمار کراوە لای پامنێرەکەی جەنابتان هەیە، هەر هاتنی ئەم وەفدە بەس ئەم وێنەیە پیشانی دنیا بین. دۆستەکانمان دڵخۆشە بن کە پەرلەمانتاری سێ پارچەی کوردستان لەسەر سنووری کۆبانی. یانی تەنەها چوونەکەتان چوونێکی معنەوی بوو، ئەوە نییە وەکو هەندێک کەس لە تۆڕە کۆمەڵایەتەکانی فەیسبووکە ئەو ڕخنێتان لێگەڕێت تەنها بۆ ڕەسمگرتنێک چوون و بۆ ئەوەی خۆیان دەرخەن و بڵێن ئێمەش چوینە کۆبانی. من پێم وایە دە پەرلەمانتاری کوردستان کە لە کاتی پشوەکانی جەژنا ڕۆیشتون ئەسڵەن ئەگەر ڕەسمگرتن بواە شوێنی تر زۆر بوو کە ئێمە ڕسمی لێ بگرین. ئەو شوێنێک کە ئێمە ڕۆیشتوین ئەوە هاوکارەکانم دەزانن، یعنی کە دەنگی کلاشینکۆف و بیکەسیمان ئەسڵەن هەندێک فیشێک لە دەور و پشتمان کەوتن و لە ڕووی سەربازیەوە هیچ گرنگتەیەک نییە کە ئەو ساروخانەی ئەمریکا بۆ بەبارانی ئەمریکا ڕوول ئێمە بکە. لەبەرەوە چوونی ئێمە بۆ ئەوێ بۆ بینینی حقیقەت و زانیاریەکان بووە، دەفعەیەکی معنەوی بووە، بەڵام لە هەمان کاتە تۆ زانیاری ورد وەربگری لەگەڵ کۆمەڵێ لایەن. بۆ نمونە ئێمە لەگەڵ کەجەدەیە دانیشتون، لەگەڵ پێدەیە دانیشتوین، لەگەڵ یەپەگەیە دانیشتون، لەگەڵ یەپەژە دانیشتوین، لەگەڵ ئەکەنەسە دانیشتوین، ئەنجومەنی نیشتیمانی کوردی سووریا، لەگەڵ ئاوارەکان، لەگەڵ پارێزگاری ئورفا، لەگەڵ پەرلەمانتارانی باکوور
کە ئەمانە هەمووی هەریەکە لە گۆشەنی زۆر باشە بەڕێز هەڵەدنی من دیەمەوەلات بە تایبەتی لەسەرەوەی چیتان بینی لە کۆبانی و لە کۆبانی چی دەگوزارێ بەڵام دەچمە لای سعید مەسیفی ئەندامی شاندەکە لەسەر فراکسیۆنی سەوز سڵاو لێ بێ کاک سعید خۆشبی زۆر سوپاس دەکەم بەڕێزیت کاک سعید ئێستا باز لەوە دەکرێت لە مەسلەی کۆبانی و مەسلەی ئەم هێرشە توندانەی داعشدا بەڵام گرژی و ململانەکان لە نێوان هێزە سیاسەکاندا تونتر و تۆختر دەبێتەوە هەندێک کەس ئێوە بە موزایەتی ناو دەبن بە تایبەتی لەم کاتەدا وەڵامتان بۆوانە چییە؟ بەڕێز کاک محەممەد ئەوەی لە نزیکەوە کادیر و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان بناسی و ئەوەی لە نزیکەوە ئاگاداری خەبات و تێکۆشانی یەکێتی نیشتیمانی کوردستان بیتن دەزانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە لە سنگەرەکانی پێشەوە خوێنی ڕشتووە خوێن ڕشتنیش بە مزایدە نابی بۆیە بەغەمخۆری ملەتەکەی خۆی دێتە دەنگ هەموو هاتنە دەنگێکیش مزایدە نییە بە دڵنیاییەوە ئەوانەی کە ئێستا تەنها کادیر و ئەندامانی پەرلەمانتارانی یەکێتیە ئەندام و کادیرانی یەکێتی نین ئەمڕۆ دەبینی گەل ئەمڕۆ ئەبینی کۆمەڵانی خەڵکی کوردستان لەسەر جادەکان بە هەندێک دروشم ناڕازینە و دایانهەوێ پەرلەمانی کوردستان دایانهەوێ حکوومەتی هەرێمی کوردستان دایانهەوێ دنیا بەدەنگ کۆبانەوە بێتن کەی ئەوانە مزایدن کە تۆ قسەیەکی خێر بۆ نەتەوەکەی خۆت بکەیت باش بەڵام مە قسەی من یە قسەیەکێک لە ئەندام پەرلەمانەکانی فراکسیۆنی گۆڕانە ئاماژە بۆ دەدا کە لە مەسلەی کۆبانیەدا فراکسیۆنی سەوز ئەندام پەرلەمانەکانی یەکێتی بەشێکی مزایدەی سیاسی دەکەن هۆکاری گوتنەکەیان چێکە مزایدەی سیاسیە من ئەو وەفدەی کە ئێستا چوینە پێکەوە برای بەڕێزیشم کاک ئەبوو بەکر لەوێن دەرێ بووە هەمووشمان کە چوینە پێکەوە زۆر متەعەمیز بووینە لەسەر سنوور ئەوەندەی نەما بۆمان بگرین بۆ ئەوەی ئاماجەکانی خۆ بەڕێز مەسیفی ئێمە مەبەستمان ئەم وەفدە نییە بوونەوە باش مەبەستمانە مۆفدەنی یینە سەرم قسەکردن لەسەر مۆفدە مەبەستمانەوەی ئێستا گرژی و ململانەکان تورتر و تۆختر بوونەتەوە مەسە بۆ نمونە باز لەوە دەکرێت ئێوە بۆ بە تەناوەک و فراکسیۆنی سەوز سەردانی قەندیلتان کرد هیچ ئەندام پەرلەمانێکی ترتان لە فراکسیۆنەکانی تر برد ئەو برا بەڕێزانی کە لێرە بوونا وەکو پشتیوانی دەربڕنێک تازە چۆن هەواڵان لەوێندرێت چونە وەکو فراکسیۆنیش ئەوە شتەکی زۆر شەرعیە ئەوانی تریش ئەگەر بچن خۆ کەس ڕێگای برادرانی تری نەگرتووە هەموو فراکسیۆنەکانیش بابستنە قەندیل ئەوە وەکو فراکسیۆن بە دیارە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانەوە هیچ وەفدێک بە وێندری دیار نەکرایە وەکو فراکسیۆن ئەوان بەخەمەوە چوونە و چوینە قەندیل بەڵام ئەوەی کە ئێستا لێرە برادرێکی لە فراکسیۆنەکان جواب بداتەوە کە بە مزایدەی بزانیتن ئەو شتانە مزایدن با کۆمەڵانی خەڵکی کوردستان جواب بدەنەوە ئایا ئێمە ئەندام پەرلەمانێکە ئەندامێک یا ئەندامێکی سیاسی شەرت نییە کە لە ڕووی ململانەی حزبیەوە ئیشە باشەکانی بۆ ملت دەیکرێ بە مزایدە بزانێ ئەوە کۆمەڵانی خەڵکی کوردستان شایدی ئەوە دەدەن کە ئایا ئەتوو کە بە خەمخۆری ملەتەکەی خۆت ئەمڕۆ ڕوو لە قەندیل بکەی بۆ پشتیوانی ڕوو لە کۆبانێ بکەی ڕوو لە هەر پارچەیەکی کوردستان بکەی من نەک ئەوە دەرێم دیارە مزایدەیە من ئەوە قەنەعاتم وابوو ئەو وەفدەی پەرلەمان زۆر پێشی ئێستا بچوو بە ئەگەر ئەو گلەیانە هەبن کە تاخیر بووینەوە ئێستا هەر سەد و 11 ئەندامانی پەرلەمان ئەگە 5 کەس 5 ئەندام 5 ئەندام شان باین هەموو لە وڵاتانی دەرەوە بکەوت باین لە پێش پەرلەمانەکانمانمان بگرت بە داوامان بکرد بە کە دنیا بەهانامانوە بێتن ئەو کاتە شەرمزایی دەبوو یا خەمخۆری ملەتەکەمان زۆر باشە هیچ تعلیقێکی دێ لەسەر ئەو وەفدەی یاخود ئەو شاندەی پەرلەمانی کوردستان کە فراکسیۆنی سەوزە بۆ قەندیل من پێم وایە ئەگەر هاوشێوەی ئەو سەردانی ئێمە ئەگەر نوێنەری فراکسیۆنەکانی تریش لەگەڵیان نابوونایە پەیامەکە ڕوونترە گەیشت و جوانتر بوو و یەکڕیزی گەلی کوردستانی دەرەخست بەڵامەوەڵی ئێمە ڕێگرمان لە بۆ ئێوەش ناچن مەسە فراکسیۆنی مەسەلەن بۆ نمونەیانی ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان شەوی جەژن ڕۆشتینە بەرەکانی جەنگ لە جەلەولا و لە سەیتەرەی نەقشبەندی ئەمە وەکو فراکسیۆنی یەکگرتوو ئەمە وەکو ئەرچێکی خۆمان و قوربانیشمان کرد باشی جەژنمان کرد لەگەڵ ێزەکانی پێشمەرگە و کاکسالار مەحمود کە ئەندامی فراکسیۆنی یەکێتی بوو
پتمان لەگەڵ خۆمان و تەکلیفمان لە کەواتە فراکسیۆنەکانی واتوان تریشتر کرد بوو نەهاتن لای ئێوە کە ئەو شاندەی فراکسیۆنی سەوز کە بۆ قەندیل چون ئێوەشیان لەگەڵ جوانترە بوو وێنەکەش تەواوترە بوو و پەیامەکەش کاریگەرترە بوو. زۆر باشە. بینەوە سەرە مەسەلەیە هەستەکەی ئێستا مزایدەیەکی سیاسی ئێمە لە گرژی و ناکوچەکانە لە بەرکەوتنەکانە لە ململانەکانە لە خەتەرەکانە لە هەمووەمانەیە بەردەوام ناکوچەکانمان خەستر و تۆخترە بێتەوە. هەستەکە ئێستا هەموو لایەنەکان مزایدە بەسەر یەکتیاکەن بەداخەوە بەڕاستی ینی کە من پێم وایە ئەم دۆخەی ئێستا درێژکراوی 23 ساڵی ڕابردووە ئەسڵەن 50 ساڵ کاری حیزبایەتی و درێژبوونەوەی ململانەکانە لە وڵاتەتا کە گەیشتۆتە ئەم قۆناغی ئێستا ناتوانانی بڵێ هی ئەم دووسێ ڕۆژێ ئێمە لەم کاتەدا کە پێویستیمان بە یەک ریزی و هاو هەڵوێستی لایەنە سیاسیەکانە بەڕاستی کاتی ئەم شەڕەقسەمان نییە و کاتی دڵسارکردنەوەی یەکتریمان نییە کە بێگومانیانی ئەم جۆرە ممارەسە ئوسلوبانە ڕۆژ بە ڕۆژ درز و کەلێنی نێوان لایەنە سیاسیەکان زیاترەکە لە جیاتی ئەوەی پامێکی جوان بە هەموو دنیا بگەێنین کە ئێمە لە هەر چوار پارچەی کوردستان کورد یەک ریزە هاو هەڵوێستە یەک دەنگە ئەم کوردستانە یەک دڵە قابلی پارچە پارچەکردنیە بەداخەوە لە ڕاستیە ئەم شەڕە درێژ کراوەتەوە على الأقل ئەوە پەرلەمانتاران خۆیان بە دوور بگرن لەمان کە ئەمانە یاسایان خواردووە ئەمانەیەکەوە مزایداکەن لاتان وایە یەکێتی و پارتی گۆڕان و یەکێتی پارتی و گۆڕان پارتی و یەکێتی ینی چۆنە مزایدەکەن من ینی بەڕاستی ینی ئەوەی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی فەیسبوک و لە ڕاگەیاندن و دەرکردنی بەیاننامەکان هەر هەمووی وازەحە بۆ نمونانی کە تۆ شاندێکی پەرلەمانی کوردستان ئەڕۆ دە پەرلەمانتاری تێدایە دەلایەنی سیاسی پێکهاتەکان نەتەوەکان یعنی کاتێک کە تۆ نوێنەری خۆت فراکسیۆنەکەی خۆت لە ناو ئەو وەفدەدایە ناکرێ بەڕاستی بە کەم سێری ئەمە بکەی لە کاتێکە بۆ نمونە لە ڕاستیە ئەوەی بەکەم سەیری کردووە ئەوەی کە بینیمان لە ڕاستیە زۆر بینیمان زۆر تعلیق درێت چ لە هاوڵاتیانەوە بێت لەن هێز و لانی سیاسی و کام هێزە زیاتر تعلیقەیە بۆ نمونەیانی کە ئێمە فراکسیۆنمان بینیوە کە ینی لە ئەهەمیەتی ئەم سەردانی کەم کردوەوە ئێمە هەمومان بەڵێ بینیمان فراکسیۆنی سەوز ئێمە هەموو بینیمان هەمومان احترافەکەین ئەم شاندە بە سەرۆکایەتی پەرلەمانیشەوە کە درەنگ وەخت بوو ئەوایە زووتر بچووی نایە بەڵام چوونەکەشمان هەر ئەهەمیەتی خۆی هەیە گرنگی خۆی هەیە ینی بۆ نمونە ئەوەی کە ئێمە کردومانە ئێمە دوو پەرلەمانتاری باکوور کاک سەعید دەزانێ ملکیە بیرتانە پەرلەمانتاری منتیقەی وان و هەکاری هەروەها بەڕێز ئەسعەد دۆسکی پەرلەمانتاری ناوچەی جۆڵەمێرێک و کۆمەڵە پەرلەمانتاری تری بەدەپە لەگەڵمان نابوونیانی بە درێژایی ئەم چوار ڕۆژە کاتە دوا بوو ئەم سەردانەی ئێوە بۆ کۆبانی پەیامێکی کوردانەی هەر چوار پارچەیی بوو بەڵێ خۆتان لە دیمەنەکانی خۆتان ببینن کە چۆن ئەو خەڵکە پێشوازێکی گەرم ئەکا بەڵام لە هەموو شوێنێکیش وتویانە ئەبێ ئێوە زووتر بەهات نایە ئێوە چەکمان بۆ بنێرن ئێوە یارمەتی سەربازیمان بن ئەمە ئەم قسانە هەمووی تەواو فراکسیۆنی سەوزەوەستەکەی بەکەم سەیریەم وەفدەکراوە لە کاتێکە ئەندامی خۆشیان لەو شاندەیە بووە بەڵێ بەڕێز کاک سەعید مەستیفی یەکێ بوو لەو برا بەڕێزانەی کە ئەتوانم بڵم لە هەمومان متەحەمیستر بووە و هەڵوێستی زۆر جوان بوو لێدوانەکانی لەبەرەوە ناکرێ هیچ فراکسیۆنێک لە ڕاستیە لە کات بێویژدانی بەرامبەر بەم شاندە بکە ناحەقی بەرامبەر شاندەکە بەڵێ ئەوە نیە ئەکرێ گوێمان لێ ئەبێت زۆر باشە کاک سەعید یعنی ئێوە خۆتان ئەندام بوون لەو شاندەی کە چوونە کۆبانی و کۆبانیتان بینیەوە و ئەمە هەستێکی کوردانەی چوار پارچەی ئەگە بڵین سێ پارچەی دروست بووە لە کۆبانی بۆ بە بچوشی سەیری ئەمە شاندەتان کردەوە بۆ تعلیقێن بۆ بەیاننامە دەرەکەن بۆ دژی ئەم شاندە بوون لە کاتێکە خۆشتان بەڕێزە ئەندامی و شاندە بوویت بەڕێز کاک محەممەد بە خۆت لەوانەیە ئەو یاداشتت خوێن بێتەوە ئەو یاداشتە هیچ لە ئەهمیەتی شاندەکەی کەم نەکردوتەوە منیش ئەو کاتە لەوێن دەرێکە ئەو خەبەرم کە لە برادران وەگرگوایە یاداشتێکی نووسیوە بەڵام یاداشتەکە کە نووسراوە ئەو لە یاداشتەکە دەڵێتن شاندەکە دەستخۆشیان لێ دەکەین و پشتیوانیشیانن بەڵام ئەوەی کە ئەوان نیگەرانن لەوەی کە سەرۆکایەتی پەرلەمان زۆر درەنگ ئەو شاندەی ڕاستپار دەبا زوو بە کە 21 ڕۆژ بوو شەڕ بوو لە کۆبانێ 150 بۆ 180 کەس ئاوارەی شاری سوورچ و گوندەکانی دەوروبەر ببوو و لە پاشی ئەوەی
کە ئەو شاندە بەڕێکت بەڕاستی برای بەڕێزم کاک ئەبوو بەکر دەزانی قونسلیەی تورکیا ئاگادار نەکرابوو ئێمە کە لە حدود ڕۆیشتین کاک ئایدن لە ڕێگا خەمخۆری خواردێ لە ڕێی قونسلیەوە کە قونسلیە زۆر عادز ببوو بە هەمان شێوە قونسلیەی تورکیەوە بە هەمان شێوە ئامینە خان زۆر ماندی بوو ئەو شاندە زۆر پەلەشی کرد هەر بەس ئەوە بوو کە سەرۆکایەتی ڕێیدا کاک ئەبوو بەکر لێ نەگەڕا ئەو شەوە لێرەش ببینێنەوە هەر ئەو شەوە ڕۆیشتن بۆ ئەوە بەیانی زوو ئاوا بین و بڕۆین بۆ حدودی تورکیا ئێمە زۆر پەڵەمان کرد بەڵام ئەوەی کە لە نووسراوەکەی یا یاداشتەکەی فراکسیۆنی سەوزە ئەوەیە کە ئەو پەرلەمانە زۆر بەدرەنگەوە شاندەکەی ئامادە کرد بۆ کۆبانێ بچی کە ئەو کاتەی ئەمە چوین کاک ئەبوو بەکر ئەوە ئیشارەت بەوە دەدات تەقە دەکرات تەقەمان بۆ دەهات لە سەتاچلی کۆبانێک لە کۆڵانەکان شەڕ بوو کە بۆ دەست چەکدارە چەتەکانی داعش تەواوی لە 382 گوندەوە هیچ گوندێک نەماوە ئەو کاتەی ئەو شاندە چووە بۆیە فراکسیۆنی سەوز ئەو یاداشتەی نووسە با ئێمەوە تێ نەگەین هاتمەوە وا تێگەیشتم و لەوێن درێژ لەگە برادران گوتیتم بەرێ بەڵێ کاک سعید ئێوە لاتان وایە وەکو فراکسیۆنی سەوز ڕێگریەکان سەرۆکایەتی پەرلەمانە بە تایبەت باسیەوەتان کردو یەکێک لە ئەندامانی پەرلەمان لەسەر فراکسیۆنەکەی خۆتان فراکسیۆنی سەوز ئاماژەی بۆ داوە کە سەرۆکاتی پەرلەمان ڕێگە نادا قسە لەسەر کۆبانی بکەین و سەرۆکاتی پەرلەمان پێشتر ئاگادارمان کردەوە کە دان ئیحتیرافی سیاسی بە کانتۆنەکانی خۆراوای کوردستان بنین ئەوان ڕێگر بوون یعنی ئێوە دان بۆ دانین کە بربەستەکان لە بەردەمی ئەم هەڵوێستە نەتەوایەتیە سەرۆکاتی پەرلەمانە نەک هەر ئێمە بەڵکو تەواوی ئەندامانی پەرلەمان کاک ئەبوو بەکری برام لەوێن دەریا 63 ئەندام پەرلەمان واژووی کۆکردبەوە بۆ ئەوەی ئەو کانتۆنانە بناسێنرێن و چەند ئەندام پەرلەمانی تر جارێشتر بە هەمان شێوە واژووی کۆکردبەوە ئەو کاتانە دەیتوانی سەرۆکایەتی پەرلەمان ئەوە ڕێزی 63 ئەندام پەرلەمانەکەی بگرت با بابەتەکەی هینا بە ناو هۆڵی پەرلەمان کۆبوونەوەی لەسەرکرا با ئەو کاتە ئێمە قسەمان لەسەر کردووە ڕوونیش دەبووە ئەو بابەتە داهاتنە پێشەوە بەڵام ئەسڵەن ئەو 63 ئەندام پەرلەمانەی کە واژووی کردووە ئەوەی پێشتیش کەسی کەسر کەس بوو جارێشتر ئەوانە واژوویان کرد هیچیان لەو واژوانە نهاتنە ناو پەرلەمان و ئەسڵەن ئەسلی بابەتەکە لە ناو پەرلەمان باس نەکراوە و ئەوەی کە ئێستاش ئەمن لەو لە ڕووی ئەو لیژنەی کە ئێستایان ئەو شاندێک کە ئێستا ئێمە ڕاست پێدان چوین بەوێن دەرێ بەڕاستی سەرۆکی شاندەکەەوە ئەندامان زۆر متەحەمیز بوون زۆر بەتوانا بوون زۆر خۆیان هیلا کرد ئەوەی یەک دقە مەجال هەبا کاتەکانیان بەس بۆ بەرەو پێشچوونی کارەکە دەڕوا لەوێن دەرێ دابەشی کرد هەندێک هاوکاری بۆ ئەوە بوو کە هاوکاری ئەو ئاوارانە بکرێت لەلایەک چوو بەهانای ئەوانەوە هاتینە لەلایەک چوینە بۆ سنوورەکە لایەک بۆ گوندەکان زۆر باشە بەڵام کۆبوونەوەکان کە زیاتر لە نۆ کۆبوونەوە کرایە بۆیە ئەوەی کە ئێستا گرنگ بوو نابا کە دیتی کۆبانێ 200-300 هزار کورد دەبا ئەو شاندەی کە دەبوو من لە ئەهمێتی شاندەکە کەم ناکەمەوە بەڵام دەبا لە دەستەی سەرۆکایەتی یەکەچی تێدا بە بۆ ئەوەی بە ئەهمێتتر وەرگیرا بە لەبەر ئەوەی کە ئەمڕۆ کوردستانی ڕۆژئاوەتەوەکەی خۆمانە کە تۆتە زێر دەستی تیرۆریستانی داعش کە دنیا بە هاوپەیمانێک پێکاتوە شەڕی ئەم تیرۆریستە دەکات بەڵام پێشمەرگەی کوردستان بە 1050 کیلۆمتر لە باشوور بە ڕۆژئاوای کوردستانیش بەو چەکە کلاسیکیانەی بەڕێز مەسیفی من پرسیارەکەمانەوەی کەواتە سەرۆکایەتی پەرلەمان ئامادە نییە بە شێوەیەک لە شێوەکان پشتگیری ئەو شاندەی بکردایە و هاوکاری ئەو شاندەی بکردایە بەوەی کە نوێنەری خۆی نەناردووە ئەمە لایەک لایەنێکی تر باز لەوە دەکرێڵە ئەرکی پەرلەمانیە دان بە کانتۆنەکانی ڕۆژئاوایە بنیە ئەمە زۆر جار ئەوە دەرێن برادران ئێمە نازانم ئەمە بە خۆمان داوای دەوڵەتی کوردیمان کرد وڵات هەبوو پشتیوانی کردین وڵات هەبوو دژمان بوو یعنی خۆ ئێمە پەرلەمانین و لە وڵاتەکەی خۆمان ئازادین بۆ ئێمە ناتوانین دان بە کانتۆنەکە دەنین بە هەموو دنیا دانی پێدان ئێمە دانی پێدا دنێن یعنی ئەوە نییە پەرلەمانتاری کوردستان نەتوانی باشە بۆ زیاتر لە چل پەرلەمان ئەوە ئەندام ئەو پەرلەمانتارانی دنیا کۆبوونەوە خۆیان بەرستا لە پەرلەمانەکانی خۆیان و پشتیوانیان بۆ
پێشمەرگە و کوردستان دەربڕی بۆ ئەوەی هاریکاری پێشمەرگە بکەن لە دژی داعش بۆ ئێمە نەمانتوانی لە پەرلەمانی کوردستان کە پشتیوانی لە وەڵامی ئەوم بیتەوە بە یەک دەربۆیە بچمە لای میوانەکەی سلەیمانی وەڵامی ئەوم بیتەوە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ڕێگرە لە بەردەمی هەڵوێست و ئیشەکانی ئێوەدا بەرامبەر ڕۆژئاوا کوردانی ڕۆژئاوا نەک ڕێگرە لە هەموو خەڵک دەزانیتن و هەموو کۆمەلانی خەلکی کوردستان دەزانی و ئەندامانی پەرلەمانیش بە خۆیان دەزانن کە ئێمە چوینە سەر سنوور دەیانگۆ درەنگ کەوتون درەنگ هاتوون تاخیر بوونە کە خێزانەکەی سالح موسلیم کە سەرۆکی دەستەی ناو کۆبانەیە مەجلیسی کۆبانەیە وتی ئینسان ئێمە ڕەخنە لە خۆمان دەگرین ئێوە نابی پێتان ناخۆشی بەڕاستی درەنگ کەوتون وەکو دایکە شەهیدێک کە بەخۆی لە ناو ئاوارەکان و لە کەربینەکان بکەن لەم درەنگکەوتنە پێی گوتین نقطەیەکدانی یەمۆلاو کوردستانیش لێرەوا دەبێت زۆر باشە لەم درەنگکەوتنە نقطەیەکدانی یەمۆلاو درەنگکەوتنی ئێوە بۆ سەردانی کۆبانی خەتای سەرۆکاتی پەرلەمان بوو جارێ ئەو یاداشتە کە بە ئیمزای 64 پەرلەمانتارە من خۆمێکێکم لەو پەرلەمانتارانە باسی دوو بڕگە ئەکات ئەوەی کە دان بنێ بە کانتۆنەکانی باسی دەقی یاداشتە کاڵێ بۆ گفتوگۆکردن لەسەر ڕەوشی کۆبانی و ناساندنی کانتۆنەکانی خۆرئاوە ئەمە خاڵیەکەم دوو من هەمومان بە سەرۆکایەتی پەرلەمان بەسەر دەم پەرلەمانتاران دەزانین کە درەنگ کەوتوین بەڵام درەنگکەوتونەکە بێ ئاگامان لەوەش بێ کە ئێمەش لە هەرێمی کوردستان 1050 کیلۆمەتر جەبهەمان هەبووە و پەرلەمانتاران لە ڕۆژانی جەژن و لە ڕۆژەکانی ترا یان لە بەرەکانی جەنگ بوون یان لە سەردانی ماڵە شەهیدەکان بوون یان لە ناشتنی تەرمی پێشمەرگەی شەهید بوون یان لە بەسەرکردنەوەی ماڵە پێشمەرگە بوون ینی بێئیش نەبوون سەرۆکاتی پەرلەمان هۆکار بووە لەوە بەڵێ بەڵێ ینی هۆکار عفومکە من ئەڵێم ینی ئەبوایە ئەم گلەیە کە ئەگیرێ من پێم وایە ئەوە لەم گفتوگۆیی کە لە هەفتەی داهاتووی پەرلەمانە کە دانیشین بۆ راپۆرتی ئەم شاندا ئەم قسە و گفتوگویانە لەوێ بکەین بڵین ئەوایە ئەمە درەنگتر وایە نەکبی دێنە ئیعلام بۆ لەبەر چەند خاڵێک دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لە 3 کەس پێکهاتوون کە 3 کەس لەوان ئەندامی ئەمشاندن بە دڵنیاییەوە دروستکرد دووەم درگامان کردوێتەوە بۆ بەلبەلە و گفتوگۆیەکی لاوەکی قسەکردنێکی لاوەکی کە دڵسادی بۆ هەمووان دروستە فراکسیۆنەکانی سەر بۆی کە سەرۆکاتی پەرلەمان ناو شاندەکەی بوون بە دڵنیایەوە دڵسادی تۆ بۆ تۆ دروستەکە کاتێکە ئەم قسە و باسانە ئەوترێەوە کاتێک شەڕە قسە هەیە شەڕە بەیان نامە هەیە کاتی ئەوەمان نەبوو دووەم ئێمە شەڕی دەست پێ کرد وازەحە لە دوای شاندەکەی پەرلەمانی کوردستان هەرچەنەوەکو کاک سەعید دەڵێ فراکسیۆنی سەوز شاندەکەی جا کردوێتەوە لە دەستی سەرۆکاتی بەڵام من ئەڵێم لە ڕاستیە ئەبوایە ئەم قسەمان لە ناو خودی پەرلەمان بکردا لە کاتی خۆیان بکردا نەک لە ئێستاە هاوکات لەگەڵ ڕۆیشتنی ئەم شاندەیە تۆ دڵسادی بۆ یەکتر دروستکەی دووەم هێشتا نەچوە بچێ ئەم شاندەی پەرلەمانی کوردستان کە چۆتە کۆبانی ئاوارەکانی بینیوە ئەو هەموو لایەنەی بینیوە ئەوەی کە ئێمە حتا لە وڵاتی خۆمان شاندەکانی پەرلەمان هەر ئەویان کردو کە لە کۆبانی کردوانە ئێمە چوینە زومار ئێمە چوینە شنگال ئێمە چوینە مەخمور ئێمە چوینە دووبز کەرکوک جەلەولا هەروانەمان کردو کە لێ کردومان بینی لە کۆبانی ئەوەی کە لە کۆبانی بینیمان بەڕاستی بەرگریەکی قارەمانانەی خەڵکی کۆبانیە شەڕوانان بە گەنج و پیر و لاو و ژنەوانێ کە ئەمە دەرسێکی زۆر زۆر گەورە بوو بۆ ئێمە من بەش بە حاڵی خۆم لە ڕاستیە ینی وانەکانی بیر و باوەڕم لای ئەوان بخوێن کە من دڵنیام لە ڕاستیە میلەتێک ئەوە ڕۆڵەکانی بێ پیا و ژن و گەنج و پیر وەکو کاک سەعید وتی ینی ئەو جلوبەرگەی کە خێزانەکەی ساڵح موسلیم لەبەر ریابوو لەوانێ بای 2000 لەم پارە تەبعی خۆمان نەبێ بەڵام کێوێک لەورە بوو ئەم بیر و باوەڕورێ من دڵنیام سەرکەوتن هەر بۆ گەلی خۆرئاوای کوردستانە تورکیا بزانێ سووریا بزانێ گەلێک بە پیر و گەنج و لاوە ڕاپەڕی بێ هەرگیز لە بین نابرێ ئەمە یەکەم تورکیا چۆن بوو هەڵوێستی تورکیا لە ڕاستی ینی ئەڵێ لەبەر چاوی سوپای تورکیایە داعش بە هەموو شێوەیەک دڕندایەتی بەرامبەر کۆبانی دەکات ئێمە ئەو گلەیان نەمانگەیان بەشێک لە بەرپرسانی تورکیا کە دوێنە بینیمانن تورکیا لەلایەکەوە 180,000 ئاواری وەرگرتووە وەکو خۆیان دەڵێن و مانجی سووری تورکی خزمەتیان دەکا و وەکو خۆیان دەڵێن ساڵانە 4 ملیار و نیو بریتێ لە تێچوون بۆ ئاوارەکانی سووریا کە لە ناو تورکیادا هەن هەموو مانجێک پێش ئەم 23 ڕۆژە هەموو مانجێک
120 شاحنە و ترێلە خەڵکیان پێداویستیان نردووە و ڕۆژانە برینارەکان وەرئەگرن و ئێمە بە چای خۆمان چەند ئیسعافێکی تورکیامان بینی لەو کاتەیە کە ئەمانوێت بڕین بۆ کۆبانی مانگتنمان ڕاگەیان کە ڕێگەیان پێ نەدەدان ئیسعافەکانی تورکیا دەڕۆیشتن بریناریان دێناوە دوێنێ بریناری کۆبانی شەڕوانان و دوێنێ پارێزگاری ئۆرفە ڕایگەیان ئێمە تاوەکو ئێستا تیماری 410 بریناری هەڵوێستی تورکیا هەڵوێستێکی ئینسانیانە بوو لەو کاتەیە سوپای تورکیا لەو ناوچە ینی سوپای تورکیا یعنی بەڵام دەوڵەتی تورکیا تەنها لە ڕووی مرۆیەوە هاوکاری کۆبانی کردووە ئەنا لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی بەڵای منەوە هەڵوێستێکی شەرمنانەیە لە ئاستی پێویستانیە لەبەرچی یەکەم وەکو دراوسێ ئەم لە پەنا دراوسەیە لە پەنا وڵاتەکەی خۆی بە چەند مەترێک قەتڵ و عامی خەڵکە کرێ لە کاتێکا تورکیا ئێمە ئەمانبینی لە نەوەتەکانە لە دوور لێرەوە فرمێسکی بۆ سربرینی شا هەڵەڕژ ئەمە لە ڕووی ئینسانی لە ڕووی دراوسەیەتی ئەمە شەڕی تیرۆرە لەلایەکیشەوە تەنیشت ئەم لایەنە وەرگرین ئەوە حیزبەکەی ئەردۆگان نەبوو کە حیزبەکەی ئێوە معجب بوون پێی بەشێک لە کەوادیر و بەشێک لە سەرکردەکانی پێم وایە یعنی هەمومان ئەبێت دان بۆ ڕاستێدا بنین دان بۆ ڕاستێدا بنین کە دۆخی ئێستا بەرەو پێشچوونێک هەیە لە چاو ئەوەی کە لە سەردەمی شۆڤێنیە نەتەوە پەرستەکانە هەبوو بەرەو پێشچوونێکی لە زۆر ڕۆوە ینی من بۆ نمونە لە کاتێک ئێستا باز لەوە دەکرێت کە پڵسی ئاشتی وا خەریکە ئەکێتە مەترسیەوە بەڵێ ئەکێتە مەترسیەوە بەڵام ینی دۆخی ئێستا لەگەڵ دۆخی 10 ساڵەمە پێش زۆری فەرقا من لە 2006 لە ئەردۆگان نەخێر هیچ دیفاعنیە من خۆمێکێکم لەوانەی کە ڕەخنەم لە ئەردۆگان گرت لە 5 خاڵە کاتێکە لە کۆربەندی ئابووری جیهانی وتی داعش و پەکەکە بۆ ئێمە وەک یەکە لە 5 خاڵاوتم بە هەڵەداچوو یعنی پەکەکە هەرگیز نابێتە داعش مەگەر لای شۆڤێنیەکان نەبێت بەڵام من لە 2006 لەو سەر سنوورە 4 سەعات ڕاگیراوم لەسەر ئەوەی دەفتەرێکی ملاحەزاتی لەو جۆرم پێ بۆ تەنها ئاڵایکی کوردستانی تیا بووە بەڵام من لە نەورۆزی ئەم ساڵ چوومەتە ئامەد 2 ملیۆن کەس دەیانگوت بژی سەرۆک ئاپۆ من خۆم دوێنێ وەکو سەرۆکی ئەو شاندە وتومە سڵاو لە ڕێبەری مەزنی گوت سەرۆک ئاپۆ سرۆدی ئێڕەقیبم خوێندووە ئینجازێکە بۆ ئەردۆگان و حیزبەکەی و سیاسەتی ئەردۆگانی دەگەڕێنیتەوە باشترە ئێستا لە چاوجارانە هەمومان اعتراف ئەوەکەین کە دۆخی کورد هەندێک هەنگاوینە بەڵام ئەمە کافی نییە بەڵام نییە باش زۆر باشە لە تەنیشتی وڵاتێکی وەکو تورکیا کە تۆڵی باشتر بووە سیاسەتی تورکیا ئێستا باشتر بووە لە چاو پێشووترا تورکیا کراوەتەوە 2 ملیۆن کەس وتێتی بژی ئاپۆ لە ئامەد لە نەورۆزی پێشوە بەڵام لە تەنیشت ئەوە کۆبانی بەم شێوەیە مامەڵی لەگەڵا دەکەیت لەگەڵ هێزێک کە هێزی داعشەوە باز لەوە دەکرێت کە هاوکاریەکی لۆجیستی و سەربازی و نەخشە ئەسکەری داعشەکرێت لەلایەن تورکیاوە ئێمە وتمان دوێنێ بە پارێزگاری ئورفە وتمان ئەم هەوقیفی ئێوە گەلی کوردستان لە هەر سێ پارچەکە نیگەرانە لە ئێوە ئەو هەموو خۆپیشاندانەی لە سێ ڕۆژی ڕابردووە لە سەدەم شار و شارچکەکانی باکووری کوردستانە هەبوو ئەمە بەڵگە ئەو ناڕزایەتیە دووەم ئەگەر داعش سەرکە مەترسی ئەبێ بۆ ئێوە و ئاسایش و ئارامی ئێوەش لە خەتەردایە و ئێوە ئەبواە دراوسەیەکی باشتر بوونایە لەمەی ئێستا خزمەتی زیاترتان بکردایە ئێمە سوپاسان نەکەین لە ڕووی مرۆیەوە بۆ هاوکاری ئاوارەکان بۆ بریندارەکان کردوتانە بەڵام ئێوە لە پەرلەمانی تورکیا ڕاتان گەیاندونە کە ئۆپەراسیۆن لە دەروی سنوورەکان بکەن بۆ نایکەن کۆمەڵە پاساویان هێنایە و بەڕاتە بە ئێستاشەوە ئێوە بە شێوەیەک لە شێوەکان ئیجابتانەیە بە حیزبەکەی ئەردۆگان ئێمە پێمان وایە لەوەکانی پێشووتر باشترە بەڵام ئەمە هێشتا هەنگاوی تری ئەوێ بۆ چارەسەری پرس لە هاوکاری نەکردن و لە کەوتنی کۆبانیشە هەر باشترە بێ نەخێر تاوەکو ئێستا هەڵوێستیان لە ئاستی پێویستانیە و ئەبێ ڕۆڵی تورکیا کاراتر ببێ لە ڕووی سیاسی لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی سەربازی ینی سەرکەوتنی تیرۆر لە خۆرئاوای کوردستان بە زیانی تورکیا شتێتەوە زۆر باشە کاک سعید ئەمڕۆ لە یەکێک لە ڕووماڵەکانی NRTە یەکێک لە مامۆستاکانی زانکۆ باسی ئەوەی کرد زەختێکی زۆر لەلایەن هاوپەیمانە استراتیژیەکەی پارتی کەیکێتی نیشتیمانی کوردستانە و بەشدارە و شەریکە و پۆستی گەورەیە لە حکومەتە ئەخرێتە سەر حکومەت و بیلئەخەز سەر پارتی دیموکراتی کوردستان لە پەیوەندەکانی لەگەڵ تورکیادا پرسیارەکە ئەوەیە حکومەتی هەرێم بەم شێوەی ئێستا کە لەلایەکەوە بودجەی بۆ ماوەی 9 مانە بڕاوە چواردەوری وەکو یەکێک لە شاعیرەکان نایبرد و بە گورگ دەورە دراوە ئەتوانێت فشاری بەهێز بێ بۆ سەر تورکیا یاخود ئەمە وروژانێکی عاتفی خەڵکە ئێوە دەیکەن ئەوەی کە ئێستا کە ئێمە لەگەر ئەو حکومەتە کە پۆستمان هەیە یان
دەسەڵاتمە لە ناو حکوومەتەیە ئێمە هیچ کاتێک نەهاتینە بەرامبەر بە ئەو عزبانەی کە ئێرە هەنەیان لە ڕووی اقتصاد و داراییە لە ڕووی پرۆژەکانیان لە ڕووی معاملەکردن لەگەر تورکیا ئێمە هەلوێستمان ئەوەنمان بی ئێمە وتومانە پشتیوانی لە کۆبانێ دەکەین و داوامان لە هاوپەیمانان کردیەوە بە خۆمان ئەو عزبا وەکو مەکتەبی سیاسی ئەو ڕۆبەخۆ بینی و تا پشتیوانی کردیەکە لە کۆبانێ دەیکەین و ئەوەی کە ئێستاش بەرامبەر بە تورکیا وەکو نیگەرانی ئەوەی ئەمن ئێستا کە خۆمان دیتیتم بەڕاستی پشتیوانی تەواوی قسەکانی برای بەڕێزم کاک ئەبوبەکر دەکەم یعنی لە گوندەکان ئەمن نەکبرێم ئێستا کە تورکیا هاوکاری نەکردیە و خەڵک ئاوارەی ئەوەندە بۆ کە 180,000 کەسە بەڵام لە گوندی عەلیگۆڕ 220 کەسی گرتیە من ئەو لەکن کاک ئەبوبەکر پرسیارم لە والی ئورفە کرد وتم پێی برێ کە ئەوان ئێستا لە کاتی خەڵک کۆچرەوە و هاتیتە ئەو دیوە ئێوە خەڵکتان گرتووە و بە هەمان شێوە ئەو گوتی جوابی داین و گوتن 500 کەسە گوتی نەخێر 220 کەسە لە ئەوە کەمپێکمان بۆ کردین و تەبع و سەبعیان وەردەگرین ئینجا بەریان دەدەین یعنی ئەوانەی کە ئاوا دەبن ئێستاکە لێپێچینەوەیان لەگەر دەکرێتن ئایا کە ئەوانە ئاەتیان کردێتیان نەکرێت ئەوان خۆیان دانەوێ بەسەر ئەو باسە وە بچن دووەم جار من پێم گوت کاکە ئەوانە ئێستا بەخۆ عەدەدەچی پێشمەرگەی یەپەگە و پێژەی گۆ کە لە ناو کۆبانەی هەن عەدەدەچی باشی گۆ من عەدەدی ناو ژمارەکەی لێرە نارێم کە ئەو چەندی گوتووە بەڵام ئەو عەدەدە زۆرێک کە ئەو گوتیتی کە هەنە لەوێن دەرێ دیارە پێویستیان هەیە گوتم هەر هیچ نەبی کارەبانیە بۆ ئەوەی لە ناو ئەنجومەنی کۆبانێ و هەپەدە و پەیەگە و حکومەتی ئورفا ئەنجومەنێک پێبین بۆ ئەوەی هاوکاریان بن هەم لە ڕووی ئەو شتە لۆجستیانەی کە پێویستیان پێبیتن بەو نوعا هاوکاریان بکەین ئەو بەمەی گوتەوە هاوکاری ئەوانەمان زۆر کردیە بەس من لەو بڕواایان نەبووم نەشم بین کاک سعید ئەگەر پرسیارەکە بە دیقەتتر بکەین کاک سعیدمان بەڵام ئایا خۆ جوابی ئێمەی داوە باشە کاک سعید ئێمە بە یەک فیشە چیش کاک سعید ئێمە با بە دیقەت پرسیارەکە بکەین بۆیە تۆش بە دیقەت وەڵامی ئەو پرسیارم بیتەوە لایەنی بەرامبەر پارتی دیموکراتی کوردستان باز لەوە دەکات کە ئێوە دەتانەوێ حکوومەتی هەرێم تەنها بەرپرسیارەتی بەسەر شانی پارتیەوەیە و دواتریش بەسەر گۆڕانەوە خۆتان لەمە بێبەریکەن لەوەی کە حکوومەتی هەرێم ئێوەش پشکتان هەیە پرسیارەکە ئەوەیە ئێوە ئەتانەوێ ئەمە دەرخەن بۆ ڕایگشتی مامۆسایەکی زانکۆ لە ڕووماڵێکی ئەم کەناڵەیە ئەمەیوت ئەوە دەرخەن کە بەرپرسیارەتی هەم کەوتنی کۆبانی هەم هاوکاری نەکردنی کۆبانی دەگەڕێتەوە بۆی کە ئێمە پەیوەندی توندمان حکوومەتی هەرێم لەگەڵ تورکیادا هەیە و ئەم پەیوەندیە بەرپرس لی پارتی دیموکراتی کوردستانە شتی وا هەیە لای ئێوە بۆ وروژانی شەقامی کوردی بەڕێز ئەوەی کە ئێمە دەیرین ئێستا سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان کە هەر سێ سەرۆکایەتێکە هەنە کە داوا دەکەی بچین بەهاناوە بین ئەوە کەی تێکدانی حکوومەتە ئەوە پشتیوانیکردنە کە داوای لێ دەکەی و هەموو گەلێک و هەموو بەرپرسێک و هەموو کادر و ئەندامێک بۆ هەیە داوا لە سەرۆکایەتی خۆی بکاتن کە پشتیوانی لە کۆبانەی دەکەی لە هەر وڵاتێکەش تووشی شەڕێکی نەخوازراوی وەکو تیرۆریستەکانی داعش بێتەوە بۆیە ئەوەی کە ئێستا ئەمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئێستا دەرێن تێکدا ئەمە بینیتمان وەزیرێکمان مانی گرتبی و حکوومەتەکەی جێهێشتبی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرمان وازی هێنابی گرفتمان دروست کردبی کە ئێستا لە ناو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کەسمان نەبی برێن ئللا دەبی ئەوڕۆدا بدرێ و کێشەمان دروست کردێ و بیانومان دروست کردبی ئێمە بەس داوامان کردێ بۆ پشتیوانی و پشتیوانیش خەڵک لە سەرۆک و سەرکردایەتەکانی خۆی دەکاتن زۆر باشە زۆر چاکە کاگە بووبەکر حکوومەتی هەرێم حکوومەتێکە خۆت ڕەنگە باش بزانی وە بینەریش ئێستا بینەرێکە ڕەنگە بڵێم زۆر سیاسیە دروشت و ڕاست وایە پرسیارەکە ئەوەیە حکوومەتی هەرێم ئەتوانێت فشاری تون بێ بۆ سەر تورکیا بەڵێ ئێستا باز لەوە دەکرێت پێویستە پەیوەندی ئابوووریەکانمان بپچڕین پەیوەندی بازرگانەکانمان بسوێن تەنانەت سووتانی ئاڵای وڵاتێک لە هەرێمێکە کە زۆر زۆر ئەزمونێکی ناسکە لە چەند لایەکەوە هێرشی لەسرە لە خوارەوە لە شنگال و زوماریشەوە من پێم وایە ئێمە نابێت زیاد لە توانا و حەجمی هەرێمی کوردستان داوا بکەین و چاوەڕوانی بکەین یەکەم هەرێمی کوردستان لە دۆخێکی تایبەتدایە دەمانجی ڕەبەقە بەغدا بودجەی بڕیوە موچەی فەرمانبەرانی دەست بەسەراگرتووە
بە درێژای 1000 کیلۆمەتر ئێمەش ئەگەر بۆ چاوتروکانێک غافڵ ببین داعش شار و گوندەکانمان نەگرێ ینی جەبهەمان هەیە ئەمە دوو ئەزمەی گەورە بەڵام ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان ئەوەی بۆ هەولێر و سلێمانی ئەیکا بۆ کۆبانی بیکە لە سێ ڕۆوە یەکەم ئەمە شەڕی تیرۆرە ئەگەر تیرۆر سەرکەوێ ئارامی و ئاسایشی هەمومان تێکە دوم ئەمانەوە خۆمان کوردن کورد زبانن سێهەم ئەمانە دراوسێن و مرۆڤن ینی قەتڵ عامی مرۆڤەکرێ ئێمە ئەبێ ئەوەی لە دەستمان دێ و پێمان ئەکرێ بیکەین بۆیە ئێمە پێمان وایە ئەم راپۆرتێکی ئێمە ئامادەیەکەین ئەم زانیاری و معلوماتە وردانی کە کردومانە ئەبێ لەگەڵ بەرپرسانی حکوومەتە ئەمە تاوتوێ بکەین ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان نتوانێت بیکە فشارە دیبلۆماسیەکانی لەسەر تورکیا لەسەر هاوپەیمانان بۆیە حتا من پێم وایە پێشمان ڕاگەاندن بە برادرانی پێدە و یەپەگا ئەم بەرەو پێشچوونی لە ڕووی سەربازیەوە هەیە ئەمە هەماهەنگی ژووری عملیاتی باشووری کوردستان و هەوپەیمانانەکە ئێستا ئاراستەی بۆ دومانەکان گۆڕاوە بە ئاقاری خۆرئاوایە کە پێشتر ئامود با لە خۆرئاوای کۆبانیەوە هاوپەیمانان ئەوە بکەن مۆلگاکانی داعش بۆم باباران کاتە تۆ لا دوایە سووتانی ئاڵا وە بە گژاچوونەوەی تورکیا لەم کاتەیە لەم ساتەیە بەم شێوەی کە شەقامی سیاسی و شەقامی هاوڵاتی داوایەکات دروست و ڕاستە ئەمە چارەسەر نیە لە ڕاستە چونکە ئێمە ئەبێ ئەوەش بزانین لە ڕووی جوگرافیەوە ئێستا تاقە ڕێڕەوێک کە یارمەتی ئەگا بەوێ هەر تورکیایە ئەم قەنەعەتە چۆن دروستکەین بۆ تورکیا بە هەموو لایەکمان بە هاوپەیمانەکانمان بە دۆستەکانی گەلی کورکە ئەبێ تورکیا زیاتر بێتە سەر خەت و ئەبێ ئەم مەترسیە بە تورکیا بڵین سەرکەوتنی داعش مەترسیە بۆ تۆ نەختێک یعنی تەفاعولی ئومێدێک هەبوو لە کوردی هەموو پارچەکانەوەکە ئەم دەسەڵاتی ئێستای تورکیا مەوداکان نزیکە کاتەوە بەڵام بەم ئوسلوبیان ئێمە دوێنێ ژووتمان لە ڕاستی مەوداکان دوورە خاتەوانێ و ئەمە لە لایەکی تریشەوە ئەمە نە ئینسانیە نە هەستی مسلمانانەیە نە هەستی مرۆڤانەشە تۆ چەند کیلۆمەترێک لە نزیک خۆتەوە خەڵقەت و عام بکرێ چییە؟ ینی دیوارە کۆنەکانی کۆبانی خۆ ئەم داعشە هاتووە ئەو خانۆ کۆنانەی ناو کۆبانی نەسەفەویەکانی لێن نەشیعی لێ نەمالکی لێ خەڵکێکە کە بە هەزاران ساڵە لەسەر خاک و ئاوەکەی خۆیژی تۆ لە چیچان و ئەفغانستان و بنی دنیاوە هاتووی شەرەفی من کەرامەتی منەشتێنی لە ڕاستیە ئەوەی لە دەستمان دێ بە لە ڕاستیە بێ بیکەین زۆر باشستان کاک سعید دوا پەیامت لە دوای چوونێ بۆ کۆبانی و هاتنەوەت من دوا پێم ئەوەیە هیچ ڕاستە ئێمە سەرۆکایەتی پەرلەمان کە ئەو شاندەی نردووە و لەلایەن ئەو شاندەوەش راپۆرتێک ئامادە دەکرێەوە داواکارم بە زووترین کات ئەو راپۆرتەکە بە ڕۆژێک ئامادە دەکرێتن بەڵام کە راپۆرتەکە ئامادەکرێت هەر خۆی بدرێتە دەستەی سەرۆکایەتی هیچ کات بە کۆبوونەوە نەکوژیتن لەبەر ئەوەی وەزعی کۆبانێ زۆر خراپە کورد هەمووی پێویستی بە یەک دەنگە پێویستە بەهانای یەکترەوە بچین لەگەر هەر دوو سەرۆکایەتەکەی بەخۆشی هەر سێ سەرۆکایەتی بچن بۆ تورکیا تا ئەو بێدەنجێ بشکێنن یەکلاکەنەوە پەیوەندەکانمان لەگەر یەکتر بۆ ئەوەی چۆن بتوانین پشتگیری ئەوانە بکەین کە ئەمڕۆ باشوور کە لە حکوومەتەکەی خۆی تووڕێ لەبەرەوەی ئەگەر بێدەنگ بین زۆر باشە لێمان عاجزە بیتن ئەوانە هەمووی کووردە ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵاتیش بۆیە زۆر باشە زۆر سپاس کات زۆر سپاسەکەین کاک سعید ماوە نەماوە بۆیە مەجالێکیش بین بە کاگەبوو بەکر هەڵەدنی کاگەبوو بەکر خەڵکی سڤیل و خەڵکی ئاسایی لەناو کۆبانیا مابوون بەڵێ بەدڵنیایە ماون ژمارەیان زۆر بوویان کەم بوو ئێمە ژمارەیان نازانین بەڵام کە باز لەوە دەکرات لە سکای نیوزا کە لە چەند هزار کەسێکە وەکو لە یەکێک راپۆرتەکانە ئاماژی بۆدا چەند هزار کەسێک ماونەتەوە من پێم وایە ئەو قسەیە ڕووپاگەندەی دوژمنانی کورد و شۆڤێنیەکانە کە ئەیکەن بەڵێ بە دڵنیاییەوە ژن و مناڵ و خەڵکی سیڤیل ماوەتەوانێت چونکە ئەوان شەڕیمان و نەمانەکەن دوا پەیامە بە یەک دیار من سێ دیێڕەڵێم یەکەم لایەنە سیاسەکانی کوردستان ناکۆکەکانیان وەلابنێن و لە دەوری ئەم استراتیژە نەتەوەیە کۆ ببنەوانێت دووهەم لە ئێستاوە با هەمومان بین ئەوەی کە نەمان کردو لە ڕابەوە لە ئێستا بیکەین شان دروستکەین غورفە دروستکەین وەفد بنێرین فشار دروستکەین چیپان ڕێمان پێ ئەکرێ بیکەین سێهەمینیان من ئەڵێم لە ڕاستیە ئەرچی ئەخلاقی حکوومەتی هەرێمی کوردستانە کە بەدەم کۆبانیەوە بچێت چونکە سەرکەوتنی داعش مەترسیەکانی بۆ سەر باشووری کوردستان سوپاسانەکەین هەمیشە بینەری تاکە کەناڵی ئەهلی بێلایەن NRT بن بۆ تاوتوێکردنی مەلەفە گەرمەکان